ئەم پرسە زیاتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەم بەڕێز ئەمین محەممەد بەشیر شرۆڤەکاری سیاسی کە لە ڕێگەی زوومەوە لە بەیروتەوە لەگەڵمانە کاکەمی سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن بۆچی سەرڕای ئاگربەست ئیسرائیل باشووری لوبنان بردومانەکە هۆکار چییە؟ سەرەتا شەوتان باش و زۆر سوپاس بۆ ئەو میوانداریە هەڵباتە ئەو هێرشە ئیسرائیلەکە تا ئەمڕۆژ نەوەستاوە و هەروەها هۆکارەکەش زۆر هۆکارێکان لەوانەیە ئەو گرژی و ئاڵۆزیانە بن کە لەگەڵ بڕیاری 721 هەروەها کە ئیسرائیل لە بەرمەبنای ئەو بڕیارە هەنگاودانێت و لەوانەیە ئامانجی ئەوە بێت کە وەک دیاریشە ئامانجی ئەوەیە کە هەر کۆگایەکی زەخیرە و چەک و تەقەمانی ئەگەر هەڕەشە بۆ سەرخاکی ئیسرائیل هەبێت ئەو دەکاتە ئامانج و تەنانەت ئەندامانی سەر بە حەزبوڵڵاش بە هەموو شێوەیەک بردومان دەکات ئەمە هەموو شەوان ئەو شتە دەبینین و دووبارە دەبێتەوە بەداخەوە کە ئەو دۆخە دووبارە دەبێتەوە ئەو دەبینین لە ژێ تا ئێستاش ئەگەرچی ئاگربەست ڕاگەیەندراوە لێرە و لەوێ دۆخەکە هێوربوونەوە بەخۆیەوە دەبینی بەڵام ئەو لەسەر ئامانجی خۆک هەر بەردەوامە کە هەموو شتێک دەکاتە ئامانج ئەگەر گومانی هەبێت لەوەی کە مەترسیان لەسەرە واتە ئەوان پەل دەهاوێژن بۆ هەر شتێک لە ناو لوبنان ئێستا لوبنان لە ئاسمان و لەسەر زەویەوە بووە ئامانجی ئەو دژمنە بەو پاساوای کە تا ئێستاش حزبوڵڵا ماوە و هێشتا هەڕەشەیە و نایەوێت چەکەکانی ڕادەست بکات بە حکوومەتی لوبنان. زۆر باش ئەو مەترسیانە چین لە باشووری لوبنانەوە بۆ سەر ئیسرائیل دروستە بن؟ ئەم بادڵنیاییەوە ئیسرائیل یەکەم جار ئەو دەیەوێت ئاسایشی مستەوطنەکانی بپارێزیت لە باکووری ئیسرائیل هەڵباتە هێشتا حەزبوڵڵا وێڕای لێدوانەکانی دەوڵەتی لوبنان لەوەی کە هەموو دەسەڵاتەکان لە دەستی سوپای لوبنان کۆ دەکرێتەوە بەڵام تا ئێستاش و ڕاشیان گەیاندووە کە نزیکەی لە ١٨ خاکی باشووری لوبنان هیچ چەکدارێکی حەزبوڵڵای لێ نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا حەزبوڵڵا لێدوانی پێچەوانە دەدات و ڕەتی دەکاتەوە کە چەکەکەی ڕادەست بکات دواتریش ئەمە وا دەکات کە شەرعیەتی لوبنان و بکەوێتە مەترسیەوە و هەروەها پاساوێک دەداتە دەست دژمنان بۆ ئەوەی لە پێشێلکاریەکانی و بە گرژیەکانی بەردەوام بێت لە بەرامبەر بڕیاری ڕاگررتنی شەڕ. زۆر باشە. هەواڵێکی جددی هەیە حیزبوڵای لوبنانی چەکدا بنێ ئەگەر ئەوە ڕووبات هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان ئەوەسێت یان بەردەوام بن ئەم هەوڵە هەیە؟ ئەوەتە بەداخەوە حەزبوڵڵا بانگەشەی ئەوە دەکات کە ئەوان دەیانەوێت ئاگربەست ڕابگەێنین و چەندین جار ئامادەی خۆشی نیشانداوە بەڵام ئەو بینیمان کە گرژیەکانی تەکنەلۆژیا و گرژیەکانی بردومانکردن بەردەوام من ڕۆژانە دووبارە دەبنەوە و هەموو ڕۆژێ بەڵێ حەزبوڵڵا دەڵێت ئێمە ئاگربەست ڕادەگەێنین بەڵام لە هەموو هێرشە موشەکی و درۆنیەکانی وەستاوە دەستی بەرداوە ئەوە بە پێچەوانەی دژمنکاریەکانی ئیسرائیل بەڵام بابەتەکە لێرەدایە کە حیزبوڵڵا نایەوێت چەکەکەی ڕادەست بکات و ئەو پابەندی بڕیاری 701 نەبووە و ئەمەش بووە پاساوێک بەدەست ئیسرائیلەوە کە ڕۆژانە ئەو دەستدرێژیانە دووبارە بکاتەوە تا ئەو کاتەی بە فەرمی چەکەکەی ڕادەست نەکات و ئەمە هەڵبەتە من دەتوانم بڵێم کە ئیسرائیل ئەم دۆخەشی پێخۆشە بۆ ئەوەی ئەو پاساوی بەدەستەوە بێ بۆ ئەوەی بەردەوام هێرشەکانی زۆر بۆ ئیسرائیل ئەمەی پێخۆشیانی ئیسرائیل چ
قاز ئەنجێک لە ماکە. واتە ئیسرائیل زۆر گەورەترین خەمی ئەوەیە کە ئاسایشی هاوڵاتیەکانی بپارێزێت و نایەوێت لە کۆتاییدا بە لایەنێکی دووڕاو بێتە بەرچاو بەرامبەر بە حەزبوڵڵای لوبنانی و حەزبوڵڵاش بە ویستی ئەوان ناجوڵێتەوە و بە خواستێکی ئێرانی دەجوڵێتەوە. ئێستا دەزانین کە جەنگێک لە مێژنیە کۆتایی هاتەوە لە نێوان ئێران و ئیسرائیل تا ئێستاش کۆتایی نەهاتووە. ئێمە چاوەڕێ دەکەن کە لە هەر ساتێکدا بێت جارێکی دیکە ئیسرائیل دەست بە هێرشەکانی بکاتەوە بۆ سەر ئێران و بۆیە ئیسرائیل ترسی ئەوەی هەیە کە ئێران حەزبوڵڵا بەکار بهێنێت چونکە دەستە درێژەکەی ئێران لە سەر سنوورەکانی ئیسرائیل حەزبوڵڵایە. دواتر ئەرکی حەزبوڵڵا ئەرکێکی لوبنانی نییە باڵکو ئەرکێکی تەواو سرف و پوخت ئێرانیە. بۆیە ئەو یعنی شەڕێکی بە وەکالەتە کاگەمین بە دڵنیاییەوە ئەو هەمیشە جەنگی بە وەکالەت بووە وەک پێشتریش باسمان کرد و ئاماژەمان پێدا ئێمە وەکو لوبنانیەکان داوای سەروەری خۆمان کردووە و داوامان کردووە کە حەزبوڵڵا دەستبەرداری ئەجێندای دەرەکی ببێت بەتایبەت بۆ ئەو مەبەستەی کە هاتووەتە ناو لوبنان بە هیچ شێوەیەک ئەو ئەجێندایە لە بەرژەوەندی لوبنان نەبووە و هەمیشە زیانی بە لوبنان گەیاندووە و لوبنانی وێران کردووە. بۆیە تا ئەمڕۆمان ئێمە داوا لە حەزبوڵڵا دەکەن کە بگەڕێنەوە بۆ لوبنانیەت بوونی خۆیان و ڕەوایەتی بە لوبنانیەتی بوونی خۆیان بدەن بۆ ئەوەی ئەجێندای لوبنانی پیادە بکەن نەک ئەجێندایەکی ئێرانی. بەڵێ بەڕێز ئەمین محەممەد بەشیر شۆڤەکاری سیاسی لە ڕێگەی زوومەوە لە بەیروتەوە لەگەڵمان بووی. سوپاس مامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.